بازارێکی جیاواز ناونیشانی فێستیڤاڵی پاییز بوو لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی لە ناوچەی تاسووجا. ئەم پێشەنگایە کە ماوەی یەک هەفتە بەردەوام دەبێت شوێنی نیشاندانی کاڵا و خۆراک و جلوبەرگ و کشت پێداویستەکانی ڕۆژانەیە کە دەکرێت پێداویستەکانی خەڵک لێرەوە دەستەبەر بکرێت. کۆمەڵی کۆمپانیای ناوخۆیش بەرم بەشداریان کردووە کە ئەمە کاڵەکانیان پەخشەکەن بە هاوڵاتیانی ئەفرۆشن. ئەمەش ئەرکێکی نیشتمانی ئێمە جێبەجێمان کردەوە بۆ ئەوی هاوڵاتانی خۆمان لەم بارودۆخە ئیسادا بتوان سوورتمەند بن لەم پێشەنگایە کاڵەکانی خۆیان بە نرخێکی گونجاو دەست بکەوێت. زۆرێک لەو کاڵانەی کە لە دەمە و زستان و شەوچەرەی زستانە پێویستە بۆ ڕۆژانی بۆ شەوانی درێژی پاییز پێویستە توانی ومانە زیاتر لە 220 بەشداربوو لێرە کۆکەینەوە بە هەموو جۆرە کاڵایەک و پێداویستیەکەوە لە پێخەفەوە بیگرە هەتاوەکو گەرمکەرەوە و فەرش و هەر بابەتێکی تر و خواردەمەنیەکان و چەرەسات و هەموو ئەو بابەتانەی لێ کە هاوڵاتیان پێویستیانە بەڕاستی بازارێکی متەنەوەعە بۆیە نازناوی بازارێکی جیاوازیشمان پێبەخشیەوە. وێنە جیاوازەکانی بەشە جۆراوجۆرەکان کۆمپانیەکان وەک لە پێشەنگانە دەوڵەتەکە دەردەکەوێت جۆموجۆڵی خستۆتە نێو پێشەنگاکە و هەمووان بە تاسەوە لەو کاڵایانە دەڕوانن کە لێرە نمایش کراون. کردنەوەی ئەم جۆرە فیستیڤاڵانە زۆر گرنگە هەم بە نیسبەت کڕیارەوە هەم بە نیسبەت فرۆشیارەوە چونکە کە دێتە ئێرە شتەکان بە عام کاڵاکان هەرزانتر دەبێ لە بازار و هەم خەڵک ئیسفادەی لێەکە هەم ئێمەی فرۆشیاریش ئیسفادەی لێەکەین. بە نیسبەت ئەم پێشانگایەوە گرنگێکی تایبەتی خۆی هەیە لەبەرەوە ئێمە کاڵاکانمان بە خەڵک ئەناسێنین و لە هەمان کاتیشدا ئێمە ئەتوانین بەرهەمەکانی خۆمان لێرە بفرۆشین. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەمە دووەمین پێشەنگایە لە ناوچەی تاسووجە لە شوێنی پێشەنگای نێودەوڵەتی دەکرێتەوە. ئەمەش وەک شارەزایان دەڵێن بنەمایەکی ئەرێنیە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و پەیوەندی کڕین و فرۆشتنی کاڵای نێوخۆی و دەرێکی. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان تاسلووجە.